لە هەنگاوێکی تری حکوومەتی هەرێم بە مەبەستی ڕێگەگرتن لە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلانەی بێتابلە و ژمارەی دەرەچی ئۆتۆمبیلی بێ زانیاری و ناونیشانن لژنەی ئەمنی قەزای سۆران پاڵپش بە بڕیارێکی داواکاری گشتی ژمارەیەک پێشەنگای ئۆتۆمبیل لە سنتەری قەزای سۆران داخست. پێشتر ڕێگای داواکاری گشتی داوامان لە دادگا کرد بوو کە ئەو معرەزانە دابخەن چونکە ئیجازەی ڕسمیان هەیە وەنا ئەو سیارانەی کە بەڕاستیکردن و فرۆشتنی پێکرێ یاساینەوە ڕەنگە گومانیان لەسەر هەبی بەڵام شتەکان لەسەر خۆ بن. ئێستا پاش پەسەندکردنی یاسای ژمارە 3 لە پەرلەمانی کوردستان لە 2010 دەسەڵاتەکە واڵاتر بوو بۆ داداش کە بتوانین کۆمەڵێک ئیزراعات لە بواری ئەو نوعا سەرپێچیانەوە هەروەها لەبارەی ئەو مڵک و ماڵی دەوڵەت و کۆمەڵێک شتی دیکە بکەین و ڕەنگە بتوانین باشتر ئیزراعات بکەین. بۆیە ئێستا هەنگاوی یەکەم لە کۆبنەوەی لژنەی ئەمنی هەفتەی ڕابردوو بڕیار درا کە قۆناغی یەکەم ئەو معرەزانە ئینزار بکرێن لە ماوەی 10 ڕۆژەوە دابخرێن. بوونی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیلی بێتابلە و ناونیشان و ژمارە دەرەچی لە سۆران گرفتی زۆری لە بەردەم کاری ڕۆژانەی پۆلیسی هاتوچۆ و لایەنی ئەمنی و قەرەباڵغی شەقامەکان دروست کردووە. لە کاتێکدا ئۆتۆمبیلانە بە نرخێکی زۆر کەمتر لە نرخی ئاسایی خۆی کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. ئەمە شوای کردووە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان ڕویان لە کڕینی ئەو ئۆتۆمبیلانە کردووە. ئۆتۆمبیلانی کەوا تابلۆی هەمیشەیان نییە یان ئەولیات و ژمارەیان نییە کە تایبەتی بە هەرێمی کوردستان بوونی ئەو ئۆتۆمبیلانە ئەشکال دروست دەکەن و کێشەی هەمە زۆر بۆ تیمەکانی هاسۆ دروست دەکەن بۆ لایەنی هاسۆ دروست دەکەن. ئێستا لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی بێتابلە و ناونیشان و ژمارە دەرەچی و ئۆتۆمبیلی هاوردەکراوی تۆمار نەکراو هەن کە هیچ سزایەکی ڕسمی و هیچ یاسایەکی هاتوچۆ نایانگرێتەوە. ئەمەش هۆکارێک بە شوفێران پێشێلی تەواوی ڕێنماییەکانی هاتوچۆ بکەن لە خێرا ڕۆیشتنیان لە شوێنە گشتیەکان و وەستانیان لە شەقام و شوێنە قەدەغەکراوەکان. بەپێی ئامارەکان 5 بۆ 9,000 ئۆتۆمبیلی بێتابلە و ناونیشان لە سنتەری قەزای سۆران بوونی هەیە. ئەمەش گرفتی بۆ پۆلیسی هاتوچۆ دروست کردووە. بڕیاری داخستنی پێشنگەکانی کڕین و فرۆشتنی ئەو ئۆتۆمبیلانە بڕیارێکە بە ئاراستەی چارەسەرکردن و کەمکردنەوەی ئەو دیاردەیە. ئوسمان کورسات نیوز سۆران.